جنابی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەگەر لە پێشوودا زۆربەی بەرنامەکانمان تایبەت بە کێشە و گرفتی هاوڵاتیان و کەم و کوڕیەکان بوو بێت ئەم جارە باز لە بنیادنان ئاوەدانکردنەوە دابینکردنی ئاسایشی خۆراک دەکەین. کەمتر لە ساڵێک خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی لێرە بەر لەوەی ئەم پرۆژەیە دروست بکرێت لەم دەشتایە بەردی بناغەی پرۆژێکی وها گرنگی دانا بەر لە کەمتر لە ساڵێک ئێستا وەکو دەبینن پرۆژەکە بەشی زۆری کەوتۆتە بواری جێبەجێکردن سایرۆکان تەواو بووە و ئێستا ئامێرەکانی تایبەت بە هاڕینی گەنم و دروستکردنی ئارد وا خەریکە دادەنرێ وەکو بینیمان خاوەن پرۆژە کاک محەممەد خۆشناو کە لەم قۆناغا قسە لەسەر قەیران دەکرا قسە لەسەر چوزانم تێکچوونی دۆخی ئابووری جیهان بوونی کۆڕۆنا بەڵام خاوەن پرۆژە لێرەیە کە سەرمایەکی زۆری پارەی خستۆتە خزمەتی خەڵکی کوردستان دابینکردنی ئاسایشی خۆراک. کاک محەممەد سوپاس بۆ ئەو دەرفەتە من دەمەوێت باسی ئەوە بکەم پرۆژەیەکی لەم شێوەیە کە ئەندازیارەکانی ئێوە ئەوانەی کە لێرە کار دەکەن باس لەوە دەکەن دەڵێن پرۆژەیەکی نایەبە لە ناوچەکە مۆدێرنە بودجەی ئەم پرۆژەیە چەند بووە سەرمایی خرجکراو لەم پرۆژەیەدا چەند دەبێت؟ سەرمای خرجکراو لەم پرۆژەیەدا بودجەیەکە ئێمە بۆمان داناوە 250 میلیۆن دلار دەبێت. 250 میلیۆن دلاری ئەمریکی بەڵێ لەم پرۆژەیە سەرف دەکرێت. لەم پرۆژەیە سەرف دەکرێت. چەند بەش لە خۆ دەگرێت؟ ئەو پرۆژەیە 13 کارگە لە خۆ دەگرێتن و سالیۆی 200,000 تانی لە خۆ دەگرێتن بەڵام ئێمە ئێستا کە بڕیارماندا سالیۆکان بکەینە 1 میلیۆن تان. 1 میلیۆن بەڵێ بۆ 1 میلیۆن تان ئەو کارگانە ئێمە دامان ناون ڕۆژانە ئێمە پێویستیمان بە 85 مانگانە پێویستیمان بە 85,000 تان گەنم هەیە ڕۆژانە پێویستیمان بە 2864 تان گەنم هەیە کە ساڵانە خۆی دەگرێتەوە لە 1,31,250 تان ملیۆنێک و 31,250 تان یعنی ساڵانە پێویستی ساڵان پێویستیمان بەوەندەیە بەڵام ئەو گرێ بەستە ئێمە کە لەگەر وەزارەتی کشتتوکار کردوتمان 200,000 تانە لە ساڵێکدا ئەمە کە تەنها ئەو گەنمە لە خۆ دەگرێتەوە کە ساڵانە جوتیارە بە ڕێزەکان ناتوانن ساغیکەنەوە ئێمە وەری دەگرینەوە. باشە کەوایە وەکو جێبیستی بن پرۆژێک زیاتر لە 250 میلیۆن دلاری ئەمریکی تێدا خرج دەکرێت ساڵانە زیاتر لە ملیۆنێک تەن گەنم لە جوتیاران وەردەگرێت ئەمە بیتر ینی دەبێتە بازارێکی گرنگی ساختکردنەوەی گەنمی جوتیارانی کوردستان. بەڵێ باشە سەبارەت بە کرێکار کاک محەممەد زۆربەی پرۆژەکان لە کوردستان ڕاستە خەڵک دڵی پێخۆش دەبێت دەڵێن کاکامە پرۆژێکی گرینگە استراتیژیە بەڵام ئێوە چەندەی ئەتیمان لەسەر کرێکاری خۆمانە دەکەن و چەند کرێکار دەرفەتی کاریان بۆ دروست دەبێت ئێستا کە بەخۆت دەتوانانی ببینی کرێکارەکانی ئێمە زۆری کرێکارەکانی خۆماڵینە بەڵام کە کارگەکەش تەواو دەبێتن ئێمە وا پێکاتون لەگە ئەو شەریکەی کە جێبەجێ دەکاتن بۆ ماوەی 2 ساڵ ستافی خۆی بێنێ پێرکانە و خەڵکی خۆمان پێ بگەینیتن ئەو خەڵکی خۆمان پێدەگەینیتن و پاشانەکە ئێمە بە خۆمان خەڵکی خۆمان سەرپەرشتی و پرۆژەیە دەکاتن و بەرهەمی خۆمان چەند کەس دەتوانێت لێرە کار بکات؟ زیاتر لە 1500 کەس دەتوانێت کار دەرفەتی کاری بۆ دەست. باشە کاک محەممەد تۆ دەڵی 13 کارگەیە 13 کارگە 13 بەرهەمی جۆرە و جۆر دەبێت بەرهەمەکان بریتین لە بەرهەمەکان ئێستا کە لە بیدایەت ئێمە بەرهەمی دێنین کارگەیەک لە خۆ دەگرێت 2 کارگە لە خۆ دەگرێتەوە ڕۆژانە 2000 تان ئاردی بەرهەم دێنین زۆر ئاردەکانش بە زۆری ئاردەکان بەرهەم دێنین و زایدن کارگەی ساوار و بڕوش و گەنمەکتاو ئەوانە لە خۆ دەگرێت کێک سریلاک کێک ئەوانش کە لە دوای ئێستا کە دێم کە کارگەی معکەڕۆنی لە خۆ دەگرێتن کە یەکەم جارە لە عێراق کارگەی معکەڕۆنی بێتە عێراق لە عێراق دەبووە لەسەر ئاستی عێراق بەڵێ کە لە هەرێمی کوردستان لە پایتەختی هەرێمی کوردستاندا دامەزرێتن. باشە لەسەر کوالیت کاکە بەخوا کاک محەممەد زۆربەی ئەو خۆراکانەی کە دێ بۆ کوردستان ڕاستە کوالیتی کۆنتترۆل هەیە پشکنین هەیە لە خاڵەکان بەڵام زۆر جاری خەڵک هاوڵاتیان گلەیی دەکەن دەڵێن کاکە بەخوا کوالیتی باش نییە زۆربەی ئەو وڵاتانە ئەو بەرهەمانە دروست دەکەن
بەرهەمەکان بۆ وڵاتی خۆیان ساغ ناکەنەوە دەنێرن بۆ کوردستان شوێنی ساغکردنەوەی بەرهەمەکانە پێم بڵێ لێرە لەم پرۆژەیەدا چەندە گرنگیتان بە کوالیت داوە ئێمە یەکەمین شت لەم پرۆژەیەدا گرنگیمان بە کوالیتی داوە ئێمە ئەو بەرهەمانێک کە بەکاری دێنین هەمووی لەسەر ستاندەردی ئەوروپی و جیهانیە ئەو بەرهەمانە ئێمە بەکاری دێن تاوەکو ئێستاکە لەو جۆرە کوالیتی نەهاتوتە عێراق و هەرێمی کوردستانیش ئێمە ئەو مەکاین و ئەو جیهاز و مختبەرەی کە ئێمە دامان ناوە لێرەکانە ئەو تاقیگەیە تاوەکو ئێستاکە لە ئەوروپا و لە جیهاندا ئەو کارگەیە دادەنرێتن ئێمە زۆر متەتەوڕترە ئاخر تەکنەلۆجیای ساڵی 2021 دامان ناوە. کاک شێرزاد تۆ بەڕێوەبەری پرۆژەکەی یعنی ئێمە لەگەڵ خاوەن پرۆژەکەش قسەمان کردووە باستەوە دەکات دەڵێ کاکە کامەران ئەو پرۆژەی ئێمە لەسەر ئاستی ناوچەکە یعنی لە عێراق تورکیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست نمونەییە پرۆژەی وا گرنگ لەو ناوچەیە نەبووە چ جیاوازێکی هەیە ئەم پرۆژەیە لەگەڵ پرۆژەیەکی دیکە کە لە وڵاتێکی دیکە هەبی ئەو پرۆژەکە یەک لە گەورەی دوو لەو کەمیە موادەی سبەینی ئینتاجی دەکاتن سێژ لەبەرەی جۆری موادەکان لە یەک شوێن کۆبوویتەوە لە هەمووشی گرنگتر ئەو تەکنەلۆجیایی لە ناوی بەکاردێتن هەمووی جیاوازە باشە بەرهەمەکان ئێوە دەڵێن ئێمە ئیشمان لەسەر ئاسایشی خۆراک کردووە دەمانەوێت کوردستان سەلامەت بێ دەمانەوێت لەمە و دوا خەڵکی کوردستان چاوی لەسەر سنوورەکان نەبێ دادەخرێ ئیتر خەڵک برێ من مردم لە برسان چ وەردەگرن ئێوە لە داهات پرۆژەکەمان خەونی هەموو کوردەچیە هەمووشی عەزی لێ زووتر کرابە گەنم وەردەگیرێ لێرە دەرەجەیە گەنم دەرەجەیەکە لە مەراحەلی داهاتوو شتیت کەس وەردەگیرێ بەس ئێستا هەر ئەو گەنمەیە دەکرێتە ئارد بە هەموو جۆرەکانی دەکرێتە ساوار دەکرێتە بڕۆس بنەتۆی لێبژار دەکرێتەوە لە بۆ فەلاحی بیچینیتەوە عەلەف و مەعکەرۆنی و بسکیت ئەوانە هەموو لێرە سریلاکیشی لەگەڵە بسکیتەکەوایە ئێوە دەبنە خاوەن هەموو ئەو بەرهەمانەی کە لە گەنم دروست دەکرێت ئینشاءڵڵا ئەمە و هەموو تاکێکی کورت باشە پێشتر کاک شێرزاد کێشەیەکە بوو لە کوردستان بەشی زۆر لە برایانی جوتیار دەیانگوت کاکی برا وەڵڵاهی ئێمە ماندووبوونێکی زۆر دەکەین بازارمان نییە گەنم دەفرۆشینەوە لە بازار ئەگەر یعنی زەرەر نەکەین بەڵام قازانجێکی ئەو تۆ ناکەین ئێوە دەتوانن لەو هەموو تەنکیانە چەند گەنم وەربگرن ساڵانە چەند گەنم دەتوانن لێرەدا کۆی بکەنەوە ماوەی پرۆژەکەمان کورتە لە ماوەی کورد دەستمان پێکردی ئەو ڕۆکە 200 ڕۆژی تەمەنی تەواو کرد 200 ڕۆژە ئەو هەمووی شەکرای لێروکان 200 ڕۆژ ئەو هەموو چەندی لە دەرێ دەبینی ئەوەن دەست دەتانین برێن لە خوارێکرایە لە بن عادی زانێ 200 ڕۆژە ئەو ساڵەکە ئامادەی نە 100,000 تەن گەنم خەزنکەین لە 20 سایلۆی هەر یەکی 5,000 تەن دەگری لەو ساڵی داهاتوو ئیشاڵڵا 100,000 کەسمان دەبی 200,000 تەن گەنم وەردەگیرێ لەو پرۆژەیە باشە ئەوەی کە زۆر موژدەبەخشە لەم پرۆژەیەدا کە پرۆژەکە وەکو باسی لێوە دەکرێت وەکو ئاگادارین خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی یعنی ئەمە خواستی ئەو بووە یعنی ئەو داخواسی ئەوەی کردووە ئیتر دەبێت لەمە دووە پشت بە خۆمان ببەستین ئاسایشی خۆراک لە کوردستان ئیتر هیچ کە وڵاتانی دراوسێ تادیدمان نەکەن یان هەڕەشەمان لێ نەکەن لەوەی کە سنوور دابخەن ئیتر بۆ لەمە دووە ئەگەر سنووریش دابخرێ ئەوە وەکو خۆیان دەڵێن پرۆژەکەی ئێمە دەتوانێت خۆراک دابین کە باشە بەڕاست ئێوە ئەگەر سنوور دابخرێت دەتوانن پێداویستەکانی خۆراک بە تایبەت گەنم ئارد کێک چوزانم هەموو ئەو بەرهەمانەی کە لێرە دروست دەبی بتوانن ئەتیمال لەسەر خۆمان بکەین بەڵێ بەجێری ئەو داتایەوە ئەو ئامارەی هەیتمان کە لە وەزارەتی کشتتوکاڵ هەیە 200,000 تەن بەشی ئاردی شاری هەولێر دابین دەکە هەمان پرۆژە لە سلێمان و لە دوهۆچیشەیە کەواتە کوردستان پشتی خۆی دەکاتەوە بەو کەمیە گەنمەی کە وەردەگیرێ ئەمبار دەکرێت تواناش هەیە زیاتریش ئەمبار بکرێت ئەگەر زیاتر ئەمبار کرا ئەوە ئینشاءڵڵا فکر لە تەزدیرش دەکرێت کەوای ئەو ساڵ ئێوە گەنم وەردەگرن ئەم ساڵ وەلی دەگرین ئینشاءڵڵا
لە داهاتوو قۆناغی دیکە دەست پێ دەن. قۆناغی تریش دێتە ناو مەشروعەکە و مەعاملیتکە زیاد دەبی و سایلێتکە زیاد دەبی و کارگەیکە زیاد دەبی. ئەلەم شوێنێ من وەستاوم ئەمە کارگەی بەرەمهێنانی ئارد دەبێت ئەمە شوێنێکە لە تەنیشتە من شوێنێکی دیکە بە هەمان شێوە هەیە ئەوەی دەبینن ئامێری تازەی بەرهەمهێنانی ئاردە و ئەو گەنمەیکە ڕۆژانە بە سەدان تەن بە هەزاران تەن گەنم لە جوتیاران وەردەگیرێت لێرەدا لەم بڵین باڵەخانەیە لەم بینایە کە چەندین نهۆمە هەر هەمووی ئامێری تێدای هاوشەوەی وەکو ئامێرە ئارد بەرهەم دەهێنێ ئاردەکە وەکو من پرسیارم کردووە ڕۆژانە دەتوانن 1500 تەن ئاردی خۆمانە لە گەنمی خۆمانە بدرێتە بازارەکانی کوردستان 1500 تەن کە ئەمە ژمارەیەکی یەکجار زۆرە کاک سابر بەڕێوەبەری دروستکردنی کارگەی بەرهەمهێنانی ئاردە کاک سابر پێم بڵێ ڕۆژانە 1500 تەن ئارد بەرهەم دێنێت. بەڵێ 1500 تەن ئارد بەرهەم دێنێتەوە لە گەنمی خۆمان لە گەنمی خۆمانە لە گەنمی خۆمان باشە کاک سابر من جێبیست بوومە ئەو پرۆژەیە گرنگەکەی لەوەیە گرنگی و بایەخ با کوالیت دەدات سەرەڕای ئەوەی کە بەرهەمێکی زۆری گەنم وەردەگرێت بەرهەمێکی زۆر ئینتاج دەکات بەڵام قسە لەسەر کوالیت بکەین کاکە ئێوە خۆ بە تەنیانین منافستان هەیە لە وڵاتانی دەوروبەر ئاردێکی زۆر دێ خەڵکێکی زۆر لێ ڕاهاتووە باش خراپ ئێوە دەتوانن منافەسەی ئەوان بکەن ئەوەیە ئەو تایبەتبندی ئەو پرۆژەیەکە لە پرۆژەکانی تر زیاد دەکاتەوە ئەوەیە کوالیتی ئاردەکەیە کە زۆری ئاردەکەی ئاردی سفر ئەو ئاردەی بەرهەم دێنرێت تا ئێستا و پرۆژێ لە تورکیانە لە عراق ئەو زۆرە پرۆژەیە نییە بۆ کوالیتیە بەر ئارد بەرهەم بێنێت زۆری ئاردەکە کوالیتی ئاردەکە ژمارەیەکە لە ئاردی تورکی و لە ئاردی تری کە لە پرۆژەکانی تر کە لە عراق بەرهەم دێنرێت زۆر باشترە و زۆری دەرەجەی سفرەکەی زۆر ینی لەو ئاردانەی کە لە وڵاتانی دەوروبەر دێتە کوردستان ئاردی کوردستان بۆ لە مەودووە کە لەم پرۆژەیەدا بەرهەم بهێنرێت ئێوە گرنتی دەدەن باشتر بێت لە 3000 تقریبن ئاردەکەی سفرترە کوالیتی سفرەکەی باشتر لە ئاردی تورکی کە دێتە عراق ئەو بێزگە لەوەی کوالیتی ئەو موادانەی کە تێدایەتی ئەم ئاردەیە لە گەنمی خۆماڵە بەبێ هیچ موادێکی خراپ کە زیاد دەکرێت موادی مزافەکانی کە زیاد دەکرێت بۆ ئارد ئێمە تێی ناکەین ئەو ئاردەیە مواد مزافەی تێ ناکرێت ئەوانەی ئەو موادانەی کە بۆ شێرپەنجە یان بۆ هەر کاریگەری نەخۆشی ترکە و لەسەر مرۆڤ دروستی دەکات ئێمە ئەو زۆرە موادانە زیاد ناکەین. باشە ئێوە ئەو ئامێری تازەیە ئەم ئامێرانە 2020 نوێترین ڤێرژنی کارگەکان لە ناوچەکە یەکەم جارە لە ناوچەکان لە تورکیاژ ئەو زۆرە ئامێرانە بەکار نهاتون تا ئێستا. باشە تەواوی بەرهەمەکان دەدرێتە بازار تەواوی بەرهەمەکان دەدرێتە بازار ینی لە ئاردی بایع نادرێت بەس لە بازار هەیە لە بازار لە بازار هەیە بفرۆشێت. باشە ئێمە زۆر قسەمان لەسەر ئەوە کردووە ینی زۆر زار ئارد دێ بەرهەم دێ مەوادی حافیزەی تێدایە زۆر زار قسە لەسەر ئەوەیە دەڵێن کاکە هەتە گلەی لە کوالیتی کۆنتترۆلیش دەکرێت دەڵێن ئەو شتانەی دێ خەڵکی ئێمە ینی تووشی دێها نەخۆشی دەکات چۆن بزانین لێرە سەلامەتیەکە پارێزراوە ئەمە لێرە ئەو ئاردەیە کە دروست دەکرێت لێرە سەمونخانشمان هەیە لێرە تاقیگەمان هەیە لەگەڵ تاقیگەکە سەمونخانەمان هەیە بەرهەمی ڕۆژانە لێرە دەکرێتە سەمون کارمەندانی کارگەکە لێرە ستافی کارگەکە و سەمونە بە خۆیان دەخۆن و تێز دەکرێت هەر جۆرە کێشەیەک شتێک هەبێ ڕۆژانە بە دیار دەکەوێت و بێزگە لەوەی کە لە تاقیگەشدا پشتینەکە زۆرەکانی بۆ دەکرێت اینجا دەنێردرێتە بازار. باشە لە کارگەکەی ئارد چەند کەس کار دەکات دەتوانێت کار 300 تا 500 کەس کار دەکات 500 کەس 300 تا 500 ڕۆژانە گەنمی خۆمانە دەکەن بە ئارد وەکو خۆت گوتت کوالیتەکەی لە کوالیتی زۆربەی وڵاتان لە زۆربەی وڵاتان بە تایبەت کە ئاردی لە تورکیا دێت ئەو کوالیتێکە لێرە دروست دەکرێت لە تورکیا و کارگەیە نییە بۆ مواسەفەتە تاکو ئێستا ئەگەر دروستیش بکرێت لە دوای لە وەکەوە دروست دەکرێت لەوە زیاتر نیە ئێستا ئاخر ڤێرژنی کارگە ئاردە.
لەم پرۆژەیەدا حیساب بۆ دوو شت کراوە یەکێکیان کڕینی بەرهەمی جوتیارانە کە لە پێشوودا من چەندین جار بەرنامەم کردووە جوتیاران ئەوانەی خاوەنگەنم جۆن بەرهەمەکانی کوشت و کاڵین گرفتی گەورەیان نەبوونی بازار بوو لە کوردستان ئەم پرۆژەیە وەکو خاوەن پرۆژە و ئەندازیاران باسی لێوە دەکەن ئەم کێشەیە چارەسەر دەکات دووەم سوودی ئەم پرۆژەیە چییە بێگومان ئەمە کۆمەڵێک سوودی هەیە بەڵام دووەمین سوودی گرنگی ئەو پرۆژەیە پێشتر ئاردێکی زۆر بەرهەمێکی زۆر کێک سریلاک چوزانم هەرچی ئەوەی لە گەنم دروست دەکرێت تاوەکو ئەم لە حەزەی باسی لێوە دەکەم لە دەرەوە داهاتە کوردستان بەس ئەم پرۆژەیە کێک دروست دەکات سریلاک دروست دەکات ئارد دروست دەکات دانێوێڵە دروست دەکات تۆ دەدات بە جوتیاران سوودەکانی یەکجار زۆرن ئەندازیار هەڵوێست کە بەڕێوەبەری دروستکردنی سایلۆکانە کاک هەڵوێست پێم بڵێ براکەم ئەو سایلۆیەتان چۆن دروست کردووە چۆن دەڵێن ئەوە باشترینیانە لە ناوچەکەت چۆنە پێم طبعاً ئێمە زیاتر لە 6 مانگە دەستمان بە دروستکردی ئەم سایلۆیانە کردووە فەیس یەکەمی قۆناغی پرۆژەکە طبعاً ئەو 20 سایلۆیە کە ئێستا دەیمێنن هەمووی تەواو بووە بەسترەوە کۆتایی پێاتووە و ئەو مادانی کە لێرە بەکارەتووە پێشکەوتوترینی ئەم سەردەمەیە یعنی تەواو پرۆفشناڵە یعنی زۆرت بشێک لەم لا هیچ دەرەجەیەک هەمووی مەوادی ئەسڵیە لە هەموو تەواوی کوردستان و عێراق و تورکیا و بەگرە شەرق ئەوسەتیش لە پێشکەوتوترین مادەکانە بەڵێ باشە تۆ گوتت قۆناغی یەکەمی بەڵێ 20 کۆگایە هەر کۆگایەک چەند تۆن هەر یەکێک لەو سایلۆیانە 5,000 تۆن گەنمەگرێت باشە 100,000 تۆن گەنم ئێستا حازرە لەو 20 سایلۆیی کە بەستراوە وەردەگرن و دەتوانی وەرگین ئەمساڵ بڵێ لە فەیسی یەکەم و فەیسی دووەم و سێمی پرۆژەکەش 20 سایلۆ بە 20 سایلۆی ترە بۆ فەیسی دووەم و سێم یعنی ئەتوانی 6 سایلۆ ئەکا لە هەر فەیسێکیان 100,000 تۆنە یعنی کۆی گشتی دەکات 300,000 تۆن کاپاسیتی گەنم ئەتوانی وەرگێت پێم بڵێ بازاری گەنم چۆنە زۆر باشە عیبی دێ لە خوامە زیادێ بەس تۆزێک پارەی ناکاتە پارەی ناکە 350 دەکات لەو فەلاعی زەرەرە زەرەرە بڕیاری نییە 350 لۆ فەلاحی زەرەرە بەێ زەرەرە زەرەرە ئێستا گەنمەچی زۆر هەیە هەر زەرمەچی زۆر هەیە بەس فەلا هەمووی زەرەرە هەمووی زەرەرە ئەوی ئاویدا ئەوی ئاویشدا زۆر ماندیبوون ئاویدا پارەی ناکاتن باشە ئێستا پرۆژەیەک لە هەولێر دروست دەکرێت ساڵانە زیاتر لە ملیۆنێک تەن گەنم وەردەگرێت ئەمە باشە زۆر زۆر باش ئەوە ئەگەر بە پارەی باش وەرگری زۆر زۆر باشە ئەگە بە پارەی باش ئەو کات فەلاحش قازانز دەکا فەلاح قازانز دەکە کاوراش قازانز دەکاتە یعنی تۆ پێت باشە ئەم پرۆژەیە بەێ زۆر باشە چەند ساڵە تۆیشی ئەلافی دەکەی گەنم لە 89 گەنمی ئێمە دەستە وڵاتانی دەوروبەر کەس نایکەوێت نەچوە تێستا نەچووە باشە زۆر جار جوتیاران دەڵێن کاکە گەنممان هەیە بەس لە بازار بە زەرەر دەیفرۆشینەوە ئەمە ڕاستە والله ناتوانێت بێنم ڕاستە کو بە زەرەر فرۆشتن یعنی ئێستا جوتیار قازانستی زەرەری باشە ئاگاداری ئەوەی پرۆژەیەک دەکرێت لە کوردستان سایلۆی گەورە ساڵانە زیاتر لە ملیۆنێک تەن گەنم دەکڕێتەوە کاکەمەەن دەبای حکوومەت هێرێ زووترە پرۆژێ ڕابگەندا باە گرنگیان زۆر گرنگە زۆر یان ئەگا پرۆژە ئەگا گەنمەکە بە خۆمە هەرمان بگرێت تا بە حکوومەت خۆمان چ پێویستمان بە بەغدایە بوو ئەمە وا دەکات زیات پێویست دەکرد ئەمە ئێستا ئەو پارەمانە لە بەغدای عاسێ بووە هەدی ئەوە ئێستا خۆمان وەرمان بگرێت تا باە باشتر بوو بەس کوالیتی گەنمی ئێمە چۆنە باشە گەنمان باشە کاکامران یعنی کوالێتی گەنمی خاستن ئێرە هیچ وڵاتێک ئەو نەقە گەنمەی نییە ها جوان و مەسەلەن ڕەنجی جوان و گەنمەچی باش و گەنمەچی بە تااقەت یعنی مەسەل لە بۆ هەموو شتێکی هەر نەک لە بۆ نانی مەسەن لە بۆ ساواری لە بۆ بڕوش گەنمەقتا لە بۆ هەموو شتێکی ئەمە بەرهەمی جوتیارانی کوردستانە وەک دەبینن ئەمە گەنمە لەسەر شەقام فرێدراوە وەکو بەشێک لە کاسبکاران و عەلافەکان باسی لێوە دەکەن لە دۆخی ئێستای کوردستان و لە ڕابردووشدا جوتیاران بەشی زۆریان زەرەریان کردووە ئێستا یەک تەن گەنم بە 350,000 دیناری عێراقیە
دەڵێن جوتیارەکانمان زەرەریانە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان دڵخۆشن بە دروستکردنی پرۆژەیەکی گەورەی دانەوێڵە لە کوردستان کە ساڵانە زیاتر لە 1,100,000 تەن بەرهەمی جوتیاران وەردەگرێت ئەوان دەڵێن پێویست بوو حکوومەتی کوردستان زووتر ئەم پرۆژەی دروست کردبە چووکە لە ڕابردوودا ئابووری کوردستان کەرتی دانەوێڵە و گەنم و جۆ زەرەری بەرکەوتووە بەو ئومێدەن لە داهاتوودا ئەم پرۆژە لە خزمەتی ئابووری کوردستان و دابینکردنی ئاسایشی خۆراک و باشکردنی دۆخی ئابووری جوتیارانی کوردستان بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ